بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایق مەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانەبین بۆ باسی ڕۆژ. دیارە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر چەند قسە بکەین لەسەر دۆخی کەرکووک و لەسەر دۆخی خورماتوو هێشتا کەمە. بۆیە مەبەستمە لەم بەرنامەیە لەسەر کۆمەڵێک پرس بوەستین لەگەڵ جەنابی کاک حەسەن بارام کە خۆی کاک حەسەن بارام جێگری لێپرسراوی مەڵبەندی بازنەی حەملینی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵام لەبەر یعنی وەکو خۆیان ئەڵێن بەرپرسیارەتەکەیان لە ئێستادا ناتوانێت وەکو پێویست خزمەت بە هاوڵاتیانی خورماتوو و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بکات. بۆیە من ئەم شەو وەکو چاودێرێکی سیاسی پرسیارەکانی خۆمی لێ ئەەکەم و وەکو هاوڵاتیەکی خورماتوو پرسیارەکانی خۆمی لێ ئەەکەم. حەشدی تورکمانی زیاتر لە 2000 ماڵیان تاڵان کردووە، 100 خانوویان سوتاندووە، 100 دوکان و مۆڵیان گڕ تێبەرداوە، 90 کارگەی گەورە و بچووکیان تاڵان کردووە. لە ئەنجامدا 50,000 هاوڵاتی کوردی ڕەسەنی قەزاکە ئاوارە بوون. ئەمە قسەی کاک حەسەن بارامە. من ئەم شەو زیاتر ناڵێم لە پێشەکێکە، یەکسەر داخلە بووم. کاک حەسەن سڵاوت لێبێت. سڵاو بێوە. ئەمە کۆمەڵێک داتایە کە جەنابتان خستوتانەتە ڕوو. حەشدی تورکمانی زیاتر لە 2000 ماڵیان تاڵان کردووە لە خورماتوو، 100 خانوویان سوتاندووە، 100 دوکان و مۆڵیان گڕ تێبەرداوە، 90 کارگەی گەورە و بچووکیان تاڵان کردووە، 50,000 هاوڵاتی کوردی ڕەسەنی خورماتوویان ئاوارە کردووە، لەسەر ماڵ و حاڵی خۆیان هەڵیان کەندوون. بەڵێ ڕێک بەو پرسیارە دەست پێکەم. حکوومەتی عێراق بۆ دوای تێپەڕینی زیاتر لە 30 ڕۆژ هێشتا بێدەنگە. بەرپرسانی کورد لە حکوومەتی عێراق لە سەرۆک کۆمارەوە تا بەڕێوەبەرێکی گشتی بە پەرلەمانتار و وەزیرەوە چیان کردووە بۆ ئێوە؟ سەرەتا زۆر سپاس بە و دەرفەتەوە ئەمەوێ بە کۆمەڵی غەم و پەژارشەوە سڵاوی خۆم بگەێنمە ئاوارەکان بە ژن و پیا و منداڵی خورماتووەوە کە لە ئێستادا بە بێنازی لە دەربەدەریە لە کوچە و کۆڵان و لە لادێ و لە کەمپەکانە ژیانی کولەمەرجی ئەبەنە سەر. دەبوایە خورمات و شایستەی ئەمە نەبوایە چونکە ئەو خورماتووی کە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردە هەمیشە لە قوربانیدان و لە بەشداریکردنە پێشەنگ بووە، نەدەبوو ئێستا لەم بێکەسی و لەم بێنازی و لەم دەربەدەریە بژایە. سەبارەت بەو ئامارەی باست کردووە دیارە وایە ئەو ئامارە گەرچی ڕێژەی دوکان و مۆڵ و هینەکان خۆی دەدا زیاتر لە 350 مۆڵ و دوکان و بازاڕی هاوڵاتیانی ئێمە و لەگەڵ ئەو ئامارەشە بەداخەوە سیاسەتی خۆسەپاندن و سیاسەتی بەعەرەبکردنیش جارێکی تر لە سنووری خورماتووە سەری هەڵداوەتەوە کە بە نمونە دیارە ئێمە لەسەر ئەو ئامارە و لەسەر کارەسات و تراژیدیای 16 ئۆکتۆبەر لە چاوپێکەوتنەکانی ترە زۆر ڕاستیمان خستۆتە ڕوو. حەز ناکەم جارێکی تر دووبارەی کەمەوە، بەڵام دێنە پاش ئەو کارەسات و تراژیدایی کە بەسەری خەڵکی خورماتووە هات کە یەکێک لەوانە سیاسەتی بەعەرەبکردنە کە لە ئێستادا بەشێک لە ئەلبوڕەیاشەکان بەرنامە دەستی پێکردوتەوە. بێگومان بە بەرنمەیە بەشێک لەو عەرەبانەی کە بە تایبەتی ئەلبوڕەیاشن لە ئێستادا جارێکی تر ئەیانەوێت دەست بگرنەوە سەر زەیوزاری کوردانی گوندی ئەلبوسەباح، گوندی پارەپارە و گوندی تەپەسەوز و دەوروبەری خورماتوو کە کوردنشینن، ئەویش بۆ خۆی جارێکی تر پرۆسەی بەعەرەبیازیان پێدرێت و هێنرێنەوە، ڕێگەیان پێدرێ و زەمینەیان بۆ خۆشەکرێ و دام و دەستگا حکوومیەکان لە سایی ئەو فەوزایی کە دروست بووە، لە سایی ئەو کۆڕەوەی کە یەخەی کورتی گرتووە، ئێستا جارێکی تر لە کەرکووک و لە خورماتوو لە ناوچەکانی تر جارێکی تر سیاسەتی بەعەرەبکردن کە من بە هەڕەشەیەکی مەترسیداری دانم لەسەر ئایندەی ئەو ناوچانە سەری هەڵداوەتەوە. سەبارەت بە بۆچی بزەبت ینی بە دیاریکراوی کتومت 5 تۆمەتت بۆ حەشدی تورکمانی درێژ کردووە؟ لە ڕاستیدا ئێمە کە کاتێک ئەو هێڕشە بەرفراوانە هەمەلایەنە کە ڕووی لە ناوچە جێناکوکان کرد بە دیاریکراویش لە خورماتوو، خەڵکی خورماتوو بە سروش خەڵکێکی ئازا و قارەمان و وابەستەی خاک و نیشتمانن، بۆیە گوێیان بە هیچ شتێک نەدا، چەکەکانیان هەڵگرت، خۆبەخشەکان و بارەگاکان و
هەر لە بەرپرسی مەڵبەند و کادران و هەواڵانی یەکێتی و حیزبەکانی تریش و لەگەڵ خۆبەخش و خەڵکی خورمات و بڕیاریاندا مقاومەت بکەن ئەوە بوو لە سەعات 2 شەوەوە 2 شەو ئەگاتە نزیکەی سەعات 8 بەیانی خەڵکی خورمات و لە شەڕێکی نابەرابەرا بوو بەڵام ئەوەی کە دەستی چووە خوێنی خەڵکی خورمات و پرۆسەی تاڵان و برۆ و بردننی ئابڕوو و کەرامەتی ئینسانی کوردی لەو شارە برد حەشدی شعبی تورکمانی بوون کە بەڕاستی کارێکیان کردووە بە هیچ سیاسەتێک و بە هیچ بڕیارێک و بە هیچ هەوڵێک ئەو برینە لەسەر خەڵکی خورمات و لەسەر دڵی خورمات و ساڕێژ نابوو چونکە خەڵکی خورمات و دڕی بە تاریکە شەوی بەعس و دڕی بە ئەنفال و بە کارەساتەکان داوە ئێستا لۆژیک نییە و منطق نییە خەڵکێکی نیمچە بێگانە خەڵکێک کە نازانێ ماناکانی ژیان و سیاست چییە لە پرۆسەیەکە فرسەت بسێنێ و بێ قەتڵ و عامی خەڵکی ئەمە بکە و دەست بۆ کەرامەت و شەرەفی خەڵکی خورمات و بووە. بۆچی دووبارەیەکەیتەوە کەرامەت و شەرەف چونکە منیش ینی مەبەستمە ئەمە باسکەم هەرچەندە زۆر قورسە بۆ تاکی کورد گوێی لێبێت من لەلایەن بەرپرسێکی باڵای خورماتەوە وێنەیەکیان پیشاندام کە حەشت دەست درێژیە کاتە سەر پێشمەرگەیەک بە وێنەش وێنە گیراوە و دەموچاوی پێشمەرگەکەش زۆر ڕوونە تەنانەت بە شانازیەوە لە پیجەکانی حەشت ناوی سیانیشیان بڵاو کردوێتەوە من زۆر بێتاقەتم کە ئێستا باسی ئەماکەم ینی وەکو ینی پێشمەرگە هەمیشە بەرگریکاری کەرامەت و عەرز و حاڵ و هەموو خاکی هەموو کوردێک بووە ئەمە بە بەرنامە کراوە لەوێ ینی ئێوە وەکو ئەوترێت بە دوکومنت و تەوثیقتان کردووە ئێمە من حەزەکەم جەنابت و بینەرانی کەناڵەکەشان ئەوە بزانێ لە ڕێگای برادرانی خۆمانەوە کۆمەڵی گەنجی خۆبەخشی خۆمانەوە لە ئێستادا خەریکی دروستکردنی کوڕاسێکین کە بە دۆکۆمنتکردنی هەموو ئەو تاوان و کارەساتەی کە بەسەر خەڵکی خورماتوە دەیدێنە هەموو حکوومەتەکان و دەیدێنە UN و دەیدێنە سەفارەتی وڵاتەکان و دەیدێنە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دیارە کە دووپاتی یەکەمەوە خەڵکی خورمات و بە درێژایی مێژوو سەری ڕم بوونە و بەردەبازی شۆڕشی کوردایەتی بوونە کۆمەڵی شت لای خەڵکی خورمات و زۆر گرنگە مەسلەی خاک مەسلەی نیشتمان پیرۆزیەکان کەرامەت و ئابڕووی ئینسان بۆیە ئەوان کە دەستیان بردووە بۆ شکاندنی شکۆی پێشمەرگە و شکۆی کوردبوون و ئابڕووی ئەمە کارێکە بەڕاستی لە ئاستی شەقامە ڕنگدانەوەیکی زۆر خراپی هەیە بۆیە بە ئاسانی ئەم برینانە ساڕێژ نابێ و ئێمە کۆمەڵێک لەو حاڵەتانەمان لەبەر دەستایە بەڵام ئێمانە کراون بەڵێ کراوە ئەوەی نەچووە بچێ ئێمە کوردین و خەڵکی خورماتوین و حاڵەتی وا زۆر ڕووی تێکردوینە لەلایەن دوژمنانەوە بێگومان تا خەڵکی خورمات و گەنج ئازاکانمان مابێ و خەڵکی ئەو شارە قارەمانە مابێ ئەمانە هەمووی لە کات و ساتی خۆیان هەروە باسانی تێپەڕ نابێ. حکوومەتەکەی عەبادی بۆچی بەرامبەر ئەمانە بێدەنگە بۆ هەنگاوێک نانێت بە ئاراستەی چارەسەرکردنی دۆخی خورمات و هەر لە دۆخی هاوڵاتیانەوە تا ئەو وێرانکاریی و پێشێلکاریەکانی لە شارەکە کراوە. حکومەتی عێراقی لە ڕاستیدا ئەگەر دەست بۆم کەیسانە بووە خۆی دووچاری شەرمەزاری بووە و بەڕاستی ئەوە حکومەتی عێراق نییە سست و لاوازە لەو جوڵاندیە و کەیسانە ئەوە ئێمەی کوردین ئەوە دام و دەستگاکانی ئێمەیە ئەوە نوێنەرانی ئێمەیە ئەوە ڕێکخراوەکانی ئێمەیە ئەوە حکوومەتی ئێمەیە ئەوە هێزە سیاسیەکانی ئێمەیە نەیتوانی ئەو کەیسانە و حکوومەتی عێراقی شەرمەزاری بەردەم دنیا بکات کە بەو هەموو تراژیدیا و تاوانانەی کە بەرامبەر کورد کراوە دڵنیام ئەگەر ئەوانە خوانەخواستە لە دەستی ئێمەی کورد ئەو حاڵەتانە ڕووی بدابایە ئێستا لە جیهانە هەموو کوردیان ڕەش و ناشرین کردبوو بەڵام ئێمە نەمانتوانی ئەم کەیسانە بجوڵێنین لە باسی ڕۆژە ئاماژەت بەوەدا ینی قسەکەەوە ئاهاتەوە هەرچەندە کارەساتی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر بۆ کورد ئەکرێ وەکو شکستێک سیر بکرێ بەڵام کورد دەکرا براوە بواە گەر ئەوەی لە خورمات و ڕوویدا تەوسیقی بکردایە و بیدایە بە جیهان و بە دادگا نێودەوڵەتیەکان نوێنەرانی کورد بە پەرلەمانتارەکانەوە بە وەزیرەکانەوە بە سەرۆک کۆمارەوە بۆچی ئەمەیان نەکردو ئێوە کەم تەرخەم بوون و بەرپرسان و کەسان و چالاکوانانی خورمات و کەم تەرخەم بوون پێتان نەوتونیان ئێوە پێتان وتون و ئەوان وەکو پرسێکی ئاسایی مامەڵیان لەگەڵا کردو.
پێم خۆش کاگیادگار بارم بێ لەم پرسیارە وەڵامێکی هەمەلایەن و چڕت بەمەوە سەبارەت بە ئێمە ئەسڵەن لە ناو دووکەڵی باروت و شەڕە دەرباز بووینە ئێمەی ئاوارە بە مەسئول بە خەڵکمان بە ژنمان بە پیرمان بە منداڵمان ینی هەر تەنها فریای ئەوە کەوتینە چۆن ئەو خەڵکە دەربازی بێەوە ئێستش ئەو حاڵەتە سایکۆلۆژیەی کە بەسەرمانە هاتووە 16 ئۆکتۆبەرە بەری نەداوین بۆیە ئەوەی کە بەرپرسیارە لەما نوێنەرانی کووردە من پێم خۆشە یەک لێرە ئیشارە بە شتێک بدەم هیچ حزبێک هیچ دەسڵاتێک هیچ نوێنەرێک وا نەیشوبێنێ تەنها یەک کەسێ بەرپرسە بە نەزەری ئێمەی خەڵکی خورمات و لە بچووکترین هێزی سیاسیەوە تا گەورەترین هێزی سیاسی لە گەورەترین بەرپرسی کوردەوە لە هەرێمی کوردستان تا لە بەغا بەرپرسیارەتی ئەخلاقی نەتەوەیی نیشتمانی ئەکەوێتە بەرپرسیارەتیان جێبەجێ کردووە نەخێر سەبارەت بە بەغدا من کۆمەڵێ نمونەت بۆ هێنمەوە ئێمە بەڕێ سەرۆکۆمار لەوەیە دەبووە سەرۆکۆمار پێم خۆشە یەکێک دەست پێ بکەم سەرۆکۆمار کە پۆستێکی باڵای گرنگە لە عێراقا پارێزەری دستوری عێراقیە بۆی هەبوو جەنابی بۆ دوجار کە سەردانی کەم شاری کردووە دەکرا بێتە خورمات و بە چاوی خۆی دووکەڵ و کڕوزووی سوتانی ماڵەکانی کوردی خورماتووی ببینایە دەکرا داوای لە حکومت بکردبایە وەک پارێزەری دستور وەکو سەرۆکۆمار لوژنەیەکی لێکۆڵینەوە تحقیقی دروست بکرابایە دەکرا ناڕەزایی دەرببڕایە دەکرا بانگی دەسڵاتدارانی عێراقی بکردبایە دەکرا چەندین بەیانی ناڕەزایی دەربکرابایە دەکرا کە بەهاتبایە و غەمی چی لە هەرێمی کوردستان و چی لەوێ ئەمانە جەنابی هیچ یەک لەمانەی نەکردووە بۆیە ئێمەی خەڵکی خورمات و ناتوانین کەسێ بە نوێنەری خۆمان بزانین کە لە کاتی کوشتن و بڕین و کاولکاریە لەوێ بەرگریمان لەسەر نەکە ئەمە لای نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق بە هەموو حیزبەکانەوە کەس نەڵێ ئەمام حیزب ئەو حیزبە کامیان زۆر باش بوون و دڵسۆز بوون فەرموو ئەسپی خۆیان تاو بدابایە و بەهاتبایان چۆن ئەندام پەرلەمانە تورکمانەکان و چۆن خەڵکی تر هات خۆ کەس ڕێگەی لیان نەگرد بوو ئەیان توانی لە بەغداوە ڕێگاکە زۆر پان و فراوانە بەهاتبایەن بە چاوی خۆیان دیمەنەکانیان بینایە و بچوە بەیانەوە کەسیان ناتونێتە خورمات و جگە لە هەندێک لێدوان و جگە لەوە بۆیە بەڕاستی ئەوانیش نەک خەمسارد بوون بەڵکو ئێمە ناتوانین بڵێن نوێنەری ئێمەن ئێستاستان کردووە کە نوێنەرێکتان کەسێکی خورماتووی لە خورمات و کاک یادگار حەزەکەم هەموو خەڵک بزانێ ئەو خورماتوەی کە خاوەنی زۆرترین ئەنفال و قوربانیدان و بەرگری و بەرخودان و ماڵوێرانیە نە لە هەرێمی کوردستان نە لە حکومەتیش بەغدا نە لە UN نە لە ئاسمان و لە ئەرز کەسێکی نییە هیچ پشت و پەنایەکی نییە تەنها ئازایەتی خۆی و دڵسۆزی خۆیەتی چونکە لەم لێ قەومانە بۆمان دەرکەوت کە کەس بە فریای ئێمە نەکەوت سەبارەت بە حکومەتی عێراقی ئێمە چەند وەزیرێکمانەیە چەندین بریکارمانەیە لەوێ چێڕێی لە وەزیرە بەڕێزەکان گرتبوو لە ئەنجومەنی وەزیرانە داوایەک پێشکەش بە عەبادیکە لژنەیەکی لێکۆڵینەوە و تحقیقی دروستکەن ئایا تا ئێستاکە ئەوەیان کردووە تا ئێستا داوای قەرەبووکردنەوەی خەڵکی خورماتویان کردووە تا ئێستا سەردانیان کردووە من حەزەکەم سەرشتان بۆ شتێک ڕاپی 50,000 ڕۆڵەی ئێمە ئاوارەی و دەربەدەرە بێ سوتەمەنیە بێ سۆبایە بێ بەتانیە بێمە ئەوایە بێ ڕێگایە حەزەکەم لێرەوە لە بەڕێز وەزیری کۆچ و کۆچبەران کە کووردە بپرسن تا ئێستا چەند وەجبە و چەند کاروان خواردن و پێداویستی بۆ ئێمەێناوە ئەوەی من ئاگدار بم یەک وەجبەیەکی هێناوە لە 4 ساڵ و 5 ساڵی ڕابردووی وزارەتەکەیە ئەو هەموو داهات و بجەیە کە لە بەردەسیەیە خستوێتێ بەردەم ئاوارەکانی عەرەبی سوننە و عەرەبی شیعە و تورکمان و ئەوانەوە ئێمە ئێستا لە خورماتووە دوای 4 ساڵ لە پۆستەکەی ئەو لێمان قەوماوە بەڕاستی پێویستیەکی زۆرمان هەیە ئەو وزارەتە لە ئاستی پێویستان نەبووە سەبارەت بە حکومەتی هەرێمی کوردستان پێم خۆشە ئەمە زۆر گرنگە بیزان من پێم خۆشە حکومەتەکەی ئێمە حکومەتی هەرێمی کوردستان مناڵێک لە جێگەیەک پێ هەڵکەوێ بچێت بە هەوێەوە و گوێی لێ بگرێوانە کە کاتێک گومە لەرزە لە دەربەنی خان و هەندێک شوێنی دا زۆرمان پێخۆش بوو بەڕێز وەزیری جوبەنی وەزیران و بەڕێز جێگرەکەی چوونە سەردانی دەربەنی خان و شوێنەکان بەڵام چەند هاوڵاتیەک و چەند ماڵێک ڕۆخا بوو کارێکی باشیان کرد بەڵام خورمات و شارێک ڕۆخا خوێن بەربوو
50,000 ئاوارە بوو چەند سەربەرزی بوو بۆ خۆیان و بۆ ئێمەش بەهات بەیان لە لاو ئاوارەکانی ئێمە و گوێیان لە نزا و کزە و برینی خەڵکەکانی ئێمە بێ بۆ ئێمە خەڵکی شوێن بۆ کاکی یادگار من داوا لە باکووری ئەفریقیا بکەم ئەندام پەرلەمانەکانی و هێزە سیاسەکانی و حکومەت بنێرێ ئێخەوە بێ داوا لەم حکومەتە بکەین جا بۆیە من بە ناوی خەڵکی خورماتوەوە داوا لە بەرپرسانی باکووری ئەفریقیا وڵاتانی دنیاکەین بێنە هەوی خەڵکی خورماتوەوە نە بە حکومەتی هەرێمی کوردستان و نە بە حکومەتی بەغداش وەک ئەوەی کە شتێک ڕووی نەدابێت ینی بۆی بینەر ئەمەی لا ڕوون بێت کاک حەسەن بارام پەیامی ئاڕاستەی سەرۆکۆماری عێراق کرد پەیامی ئاراستەی نوێنەرانی کورد کرد لە پەرلەمانی عێراق بەبێ جیاوازی پەیامی ئاراستەی حکوومەتی عێراقی و وەزیرەکانی ناو حکوومەتی ناو کابینەکەی عبادی کرد بە دیاریکراوی وەزیری کۆچ و کۆچبەران کە زۆر میانی و تایبەتمەندە بەم کەیسە و پەیامی ئاراستەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و ئەنجومەنی وەزیرانیش کرد کە کەسیان وەکو پێویست بەهانای خەڵکی خورماتووەوە نەهاتوون باشە کاک حەسەن بە فراوانی وەڵامتدایەوە با من بچمە سەر پرسێکی دیکە بڕیار بوو چەند فەوجێکی لیوای سەرۆکۆمار بهێنرێتە خورماتوو و دۆسێ و مەلەفی ئەمنی و ئاسایشی قەزاکە ڕادەستیان بکرێت و ئێوەش زۆر دڵتان پێی خۆش بوو ئەوانەی لە خورماتوش تەنانەت ئاوارەکانیش پێیان وا بۆ ئەمە دۆخەکە ئاسایی کاتەوە بۆ نەکرا بربەست و ڕێگرەکانی بەردەمات نیە و فەوجە چی بوو؟ بەڵێ دارەمەیەکێ لەو بابەتانەی بەڕاستی بووە بە گرێشوێرەیەک دوای بە هەفتەیەک دوای ڕووداوەکان قسە لەسەر ئەوە کرا دیارە بە هەوڵ و کۆشیشی هەندێک لە نوێنەرەکان و لە لێرەوە لە سلێمانیەوە ئەو زەختانەی دروست کرا لەسەر ئەوە ڕێکەوتن فەوجێکی یەکێک لە لیواکانی سەرۆکایەتی کۆمار بێتە خورمات و بۆی مەلەفی ئەمنی ئیسلامکە دیارە ئەمە بۆ ئێمەش و بۆ هاوڵاتیان تا ئەندازەیەک مایی دڵخۆشی بوو ئەگەر چی کێشەی خورماتوو بە هاتنی تەنافەوجێک چارەسەر نابێت نەبێت لایەنێکی پرسەکەی چارەسەر بەڵام لایەنێکی ئتمێنانێک و زەمانەتی شێدایە خەڵکی ئێمە بگەڕێتەوە شارەکەی بەڵام لە نێوان سەرۆکۆمار و لە نێوان حکوومەتی عێراقی و لە نێوان نوێنەرانی کووردا ئەم بابەتە دیزە بە دەرخۆنە کراوە تا ئێستاکە هەر یەکەیان ئەوی سەرۆکۆماری فەرمی هەبوو لەسەر و پرسە دیارە بەشێک لە نوێنەرانی لە پەرلەمان نوێنەرانی کورد لەوێ ئەڵێن سەرۆکۆمار قایل نییە و بە دوای هەندێک میکانیزم ئاگەڕێ خودی سەرۆکایەتی کۆمار ئەڵێ ئێمە لەبەر ئەوە نەمان کردووە کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە گوشار هەیە بۆی ئەو هێزە نەڕوا یعنی باس لەواکرێت کە حەشتی تورکمانی ڕێگرە ئەخر من لام سەیرە ینی حەشتی تورکمانی تا ئەو جێگەیە دەسەڵاتی هەیە کە ڕێگری بکە لە فەوجێکی لیوای سەرۆکۆماری عێراق نەیەڵێ بڕۆ یعنی من ئەمە پرسیارێکی جددیە 14 ساڵە بە سەرۆکۆمارێک بە 65 ئەندامی پەرلەمان بە 2 وەزیر بە دستور بە یاسا بەبوونت وەک ژمارەیەک لە ئاسی نێودەوڵەتی و هەرێمایەتیە بەقەت 4 ئەندام پەرلەمانی تورکمان نەتوانی هاوکێشەکان بگۆڕی و نەتوانی بڕیارەکان بە قازانجی خۆتا بگۆڕی ئیتر چۆن دەبێت کورد بڵێ من نوێنەرایەتی مەیە کاکە یعنی ئەمە شتێکی زۆر جدیە نەک بۆ خورماتوو یعنی ئێمە کێشەی هەرە گرنگی ئێمە لە بەغدا لاوازی نوێنەرەکانمانە یعنی دەبێت ئەمێ کورد بزانێ یعنی ئەو بابەتانە ئەو کەیسانە ئەو مەلەفانە ئەو یاسایانە ئەو مافانەی کە پەیوەستن بە کوردستانەوە لە بەغدا سەرکەوتوو نابێ من بەش بە حاڵی خۆم ئەگەر پۆستێک وەربگرم لەو پۆستیان نەتوانم بەرگری لە ملەتەکەم بکەم نایکەم یعنی بۆ خۆم خەجاڵەتی بەردەمی مێژوو ملەتەکەشمەکەم یعنی بۆ ینی مەسا ئەم سڕە چییە من نازانم یعنی 4 ئەندام پەرلەمانی نوێنەری تورکمان بتوانێ هەموو ئاراستەی سیاسەتی عێراقی بگۆڕێ بە قازانجی 15 تورکمانە 5 ملیۆن کورد و ئەم هەموو ماف و دەوڵەت و دستورە پێشێل بێ ئەمە بەڕاستی من حرمەتم هەیە بەشێک لە نوێنەرانی ئێمە بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندی و لەو پایەی خۆیان ناچنە ناو هەندێک ململانێ و ناچنە ناو هەندێک سراعاتەوە کە لە بەرژەوەندی خەڵکەکایە بۆ هیوای وەڵامیان هەبێت و بڵێن وانە بزان چیان کردو باشە باس لەواکرێت ئاوارەکانی خورماتوو بگەڕێنرەوە سەر ماڵ و حاڵی خۆیان و تۆ بەپێی ئامارەکان باس لەوە ئەکرێت خورماتوو بە نسبەت ئەو بەشەی کە کوردی تیابووە وێرانەیە ژێرخانی مرۆیی ژێرخانی ئابووری لە هەموو ڕوویەکەوە ینی تۆ دوکاندارێکە
دوکانەکەی تاڵان کراوە و سوتێنراوە ماڵەکەی تاڵان کراوە و سوتێنراوە هیچی بەدەستەوە پێش ئەوەی خەڵک ببرێتەوە نابێ ئەمانە چارەسەر بکرێت دیارە سەبارەت بە چوونەوەی خەڵک من دوای نێزگەی 35 ڕۆژ لەو ڕووداوە تاڵە ڕەشە کارەسات باراوەیی کە بەسەر خەڵکی شارە بێناز و بێکەسەکەی ئێمە هات من بەش بە حاڵی خۆم وەکو هاوڵاتیەک وەکو هاوڵاتیەکی خورمات و وەکو هاوڵاتیەکی خورمات و قەت بە یەک هاوڵاتی خورمات و ناڵێن بگەڕێرەوە چونکە ئێمە کوردین ئێمە کۆمەڵێک تقوسات و کۆمەڵێک قیەم و کۆمەڵێک بەهامان هەیە ئاسان نییە ژن و پیاوی ئێمە بچێتەوە خورمات و تورکمان سوکایەتی پێ بکات ئەمە هەر لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی قاری کەسایەتی مرۆڤەکانەوە ئاسان نییە چی جای بۆ خەڵکی خورمات و کە لە بەعسی قبوڵ نەکردووە لە کەسی تری قبوڵ ناکە ئەمە لایەنیش لایەنی دووەمی ئەوەی کە تۆ ئاماژە پێکرد ژێرخان لەوێت یەک چووە بازار لەوێت یەک چووە ماڵ لەوێت تاڵان کراوە خەڵک لەوێت کوژراوە نەخۆشخانەکان دام و دەستگاکان بەشێکی فەرمانبەرەکانی کراونەتە تورکمان و عەرەب یعنی پرۆسەی گەڕانەوەی خورمات و بە لێدوانێکی من نابێ بە قسەی وەزیرێک نابێت ئەبێ و برێنانە ساڕێژ بکرێ وابێ حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی بە جددی لوژنەی باڵا دروستکەن بێن لەگەڵ ئێمە قسە بکەن لە سلێمانی و لە بەغاوە بڕیار نەدەن و تەحلیل بۆ شتەکان نەکەن بێن ئاوارەکان ببینن لەوێوە کێشەکان چییە سەرچاوی گرفتەکان چییە بنەبڕیکەن یعنی ناکرێت کاک یادگارجان ئێستا بەس باسی 16 ئۆکتۆبەرەکرێ کاکە یەک ساڵی خەڵکی خورمات و باسوود دەژیاوە لە سوتەمەنی بەردەسی گروپە تیرۆریستەکان بووە لەوەتیش حەشدی تورکمانی ناشعبی هاتۆتەوێ بە بەردەوام خەڵک دەسووتێن و خەڵک دەبرژێن و خەڵک دەکوژن بە ئاسانی ئەگەر هەوڵ بدرێ بە ئاسانی ئەتوانرێت کە حەشدی تورکمانی لەناو شارەکە دوور بخرێتەوە هیچ نەبێ بۆ دەوروبەر و ئەترافی شارەکە ئەگەر کورد یعنی ئەمە بە یەکی لە چارەسەرەکان دەیانرێت بەنسبەت کوردەوە بێگومان هیچ چارەسەرێک بە هیچ هەر پرۆژەیەک بۆ جێڕانەوەی دۆخی خورمات و بەبێ کردنە دەرەوەی حەشدی تورکمانی کاکە بە حەشدی عەرەبی بێ با سوپای عێراقی بێ با پۆلیسی عێراقی بێ کاکە ئەمە کۆمەڵێکن تینون بە خوێنی کورد کۆمەڵێکن ئەمەیان پێ باشە کە ئێمە بکەنە دەرەوە لەو شارە و ئەو کاکە ئێمە هاوارمان کردو ئێمە 4-5 ساڵە هاوارەکەین کەس گوێی لێ نەگرنین لە هەرێمی کوردستان لە لە بەغدا یعنی من لام سەیرە ئەمە شارەیان سەربازگەیە باشە ئەوە نیە ئێستا لە کەرکووک لە شوێنەکانی تر حەشد و هێز عەسکەریەکانە چنە دەرەوە یعنی خورمات و بووە چوو بەڵام خورمات و کێشەکەیەوەیە خاوەنی نییە کاکە گیان یعنی نەوەکو پێویست حکوومەتی هەرێم و هێز سیاسەکان خۆیەکەنە ساحبی و نە لە بەغاشەوە خۆیەکەنە ساحب بۆیە بۆتە پارویەکی چەور لە بەردەست گورگەکان بۆی بە ئاسانی بیخۆت یعنی من کاگیان دیار حەزەکەم لێرەوە بەرپرسانی حکوومەتی هەرێم کاکە گیان کورد نیمان باشە خەڵکی خورمات و کورد نییە بەڵام مرۆڤە ئینسانە دەربەدەر بووە کاکە وەکو مرۆڤ بێن کێشەکانمان چارەسەرکەن کاکە وەکو مرۆڤێ پەنامان بۆتان هێناوە وەرن ئاور لە ژیانی هاوڵاتیانی ئێمە بەنەبەستانە بۆ ڕاکێشانی سەرنجی بەرپرسانی کورد لە حکوومەتی هەرێم و لە حکوومەتی عێراقیش نوێنەری عێراق لە UN ئەمڕۆ ئاماژەی بەوە داوە کە پێشمەرگە گروپێک چەکدارن بەرگری لە نەوت و بەرگری لە چەند حزبێکەکەن بە ناڕاستەوە خۆ وتوێتی پێشمەرگە میلیشیایە و وتوێتی کە حەشدی شعبی هێزێکی فیدراڵیە کۆنتڕۆڵی کەرکووک و خورماتووی کردووە واتە حکوومەتی هەرێمە بێت خەبەری بێتەوە بزانێت کە حکوومەتی عێراق لەسەر ئاستی دەرەوەش چۆن مامەڵە ئاکات و چۆن سەرنجی خەڵک ڕاکێشێ بەنسبەت مەلەفی ئەمنی خورماتووە مەبەستمە پرسیارێک بکەم خۆشت لە جێگەیەک ئاماژەت بەوەدا بوو لە کۆی 900 پۆلیس تەنها 120 پۆلیس کوردن و لە کۆی 50 ئەفسەر تەنها 1 ئەفسەر کوردە ئەم نابەرابەریە ئەم نایەکسانیە لە دابەشکردنی دەسەڵات و پۆستەکانی شارەکە ئەگەر لە قۆناغیدا هاتووە بەردەوام بێت مەترسی و کارەساتی دیکە بە دوای خۆیان نایەنێ زۆر بە کورتی وەڵام بێتەوە چکە یەک پرسیاری تری سەبارەت بەو نوێنەرە ئەو نوێنەری کەوای وتووە سەری لە تاشەبەردەکانی کوردستانیدا پێشمەرگە کوڕێم خاکەیە و پێشمەرگە میلیشیانیە ئەو هێزانە میلیشیان کە تاڵانی و برۆکەن کە خەڵکە کوژن کە خاک و نیشتمانی خەڵک داگیرەکەن بۆیە داوام لە حکوومەتی هەرێمە و لە بەرپرسانی کووردا زۆر بەتوندی و وەڵامی ئەوانی کە لە بەغاوە شەکەر ئەشکێنن دژی کورد
کورد کارتی لە جارە بەردەسە لە UN-ەوە بووە. بەڵێ کورد کارتی لە بەردەسە کورد بۆە خۆی ترساندووە لە هەشتاکان و هەفتاکانە تەنها 4-5 پێشمەرگەمان بوو شەڕی سێ دەوڵەتمان پێدەکرد ینی من نازانم کارت نەماوە قیادەی سیاسی کورد ئەگەر ڕاست بکەن ئەگەر جددی بن لەگەڵ ملەتەکەی خۆیان ملت و باشترین نەتەوە و ئازاترین نتەوەیان لە بەردەستایە شەڕ هەموو داگیرکەرانی بکەن جا بۆیە سەری لە بەرداوە پێم خۆشە لێرەوە قبولی ئەوە نەکەن پێشمەرگە ڕەمزە سمبولە بەڵکو هێزەکانی ئەوان بینیشان کە دێن ئابڕووی خەڵکەکەن. خۆتەزانی ینی لە ڕۆژانی ڕابردوو دوێنێ بە دیاریکراوی تەقینەوەیەک لە خورماتۆ ڕوویدا وە کوردی تیانە. هەندێک کەناڵی عەرەبی ئاماژەیان بەوە داوا کە ژمارەیەکی زۆر حەشت کوژراوە و هەندێک باسەوە کراوە کە ئەمە حەشدە گروپێکی حەشدە بەرامبەر بە گروپێکی دیکە بەڵام حەشدی شعبی خۆی ئەڵێت ئەمە داعشە بەڵام عەبادیەڵە لە ڕووی سەربازیەوە داعش لە عێراق کۆتایی هاتووە. ئەوەندەی تۆ بە دوواداچوونت کرد بێ ئەم تەقینەوەی چی بوو چۆن بوو بۆ کرا زۆر ئەمە بابەتێکی گرنگە سەبارەت بە تورکمانەکانی دووز بە تایبەتی بەرپرسەکانی و هەندێک گروپیان هەموو شتێ هەموو ڕێگایەگرنە بەر بۆی کورد نەگەڕێتەوە و بۆی خورمات و حاکم بن بۆیە من بەش بە حاڵی خۆم گومانم لەو جۆرە تەقیناوانە هەیە دوای تەقینەوەکە تۆڕە کۆمەڵایەتێ نێزیجی بەرپرسەکانی حەشتی شعبی تورکمانی لەوێ ئەڵێن ئەمە هەمووی هۆکارەکەی ئەمنی حەشتی شعبیە و پۆلیسی فیدراالیە بۆیە دەبێ ئەمانە بچنە دەرەوە تەسلیمی مەلەفی ئەمنی تەسلیمی حەشتی تورکمانی بکرێ بۆیە من لەگەڵ ڕێز و حورمەتمە گومانم لەو جۆرە تەقینەوانەیە و ئەو تەقینەوەیە عەرەبی سونەی کاسبکاری کردوتە ئامانج بۆیە ئەبێ پێشبینیش بکەین من لەم ڕۆژاڵێ بکە بڕۆ 22 مانگە تورکمانی خورمات و کۆمەڵێک فلیم و یاری تریشەکە بۆ ئەوەی کۆمەڵی سینناریۆەکە بۆ یاریەکە لە ئێمە تێک بدات. بڵێ کاک حەسەن بارام جێگری لە پرساوی مەڵبەندی بازنەی حەمرین یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمڕۆ وەکو هاوڵاتیەکی خورمات و دەردەدڵی خۆی لەم بەرنامەیە کرد. سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ هەموو ئەو شتانی لە بەرنامەکە ئاماژەت پێدا ماندوو نەبن بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ لەگەڵ کاک حەسەن بارام کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئامانەتی خوادا.